ویلایەتی لۆس ئانجلوسی ئەمریکا بە تارانێکی بچووک ناوە برێ چونکە گەورەترین ڕەوەندی ئێرانی کە ژمارەیان بەدایان هەزار خەڵک مەزەنە ئەکرێت لەوێ دەژین. ئەوان دەخوازن بەم فیلمە نوێیە کە لەژێر ناونیشانی لۆس ئانجلس پایتەختی ئۆپۆسیۆنی ئێرانە وەڵامی ئەو ڕژێمە بدەنەوە کە خۆپیشاندانەکانی ئێرانی بە زەبل و سەرکوتکردن کۆتایی پێهێنا. بەردەوام پێشتر ئۆمێدێک هەبوو بۆ سەرهەڵدانی هەندێک چاکسازی و دۆخەکە کەمێک باشتر بێ، بەڵام ئەو خەونە لە ناوچوو هەموو کەس ئەوە دەزانێت کە ئەوە ڕوو نادا. بە دڵنیاییەوە خەڵک لە ناو ئێران ئێمە بە ڕەبەرایەتی ئەو بزوتنەوەیە نابینن، بەڵام ئەوە دەزانن کە ئێمە دەنگی ئەوان لە دەرەوە زوڵالتر دەکەین. فیلمەکە لە شاری پاریس لایەنەیەکی تایبەت بە چالاکوانانی ناڕازی نمایش کرا بە بەشداری سیاسیە ئێرانیەکانی تاراوگە و خەڵکی پاریس. خەڵکەکە شانازی دەکەن بەوەی کە لە ئێراندا ڕوودەدا، هەستێکی ئەرینیان هەیە، دەزانن هەموو شتێک دەگۆڕێ، نازانن چۆن دەبێت، بەڵام لەوە دڵنیان کە هیچ شتێ وەک خۆی نامێنێتەوە. دوای نمایشەکە و توێژێک هاتە کایەوە کە چۆن ئێرانەکانی تاراوگە لە هەر کوێی جیهان بن پشتیوانی ئێرانەکانی ناوخۆ بکەن کە ڕوبەڕووی سەرکوتکردن دەبنەوە. لە نێو ئامادەبوواندا ئەم خانمەش هەبووە کە نەیتوانی نازناوی خێزانەکەیان ئاشکرا بکات. یەکەم ئەرکی ئێمە وەک ڕەوەندی ئێرانی ئەوەیە کە دەنگی خەڵکی ئێران لە سەرتاسەری ئەوروپا بگەینین، سەرەتا گوێ لەوان بگرین، پاشان خەڵک کۆبکەینەوە و باس لەوە بکەین کە چی لە ئێراندا دەگوزارێت. کوژرانی مەحسا ئەمینی لە کاتی دەست بەسەرکردنیەوە لەلایەن پۆلیسی ئێرانی لە مانجی نۆی ساڵی پاردا ئێرانیەکان لە پاریس بزاوتێکیان پێکێناوە لە ژێر ناوی ژنێکی ئازاد. خەڵک هاوسۆزن لەگەڵ دۆزەکەمان، بەڵام سەرکردە و بڕیارە بەدەستان هێشتا لەوێ نین. لەبەر ئەوە داوایان لێ دەکەم بچنە ژێر ئەو بەرپرسیارەتیەوە و دەست هەڵگرن لە پشتیوانیکردنی ئەو ڕژیمەی ئێستا. ئەم چالاکوانە و هاوتای زۆرێک لە ئێرانیەکانی تاراوگا تا ئەو دەسەڵاتەی ئێستا ئێران بەڕێوە ببات ناتوان بچنەوە بۆ نیشتیمانەکەیان. ئەو دەڵێت دڕندەی و سەرکوتکردنی ئەو ڕژێمە وای کردووە ئێرانیەکانی تاراوگەیە گرتوو بن، بڕیاریشان داوە یارمەتی دەربن بۆ هێنانەکایی ئازادی لە ئێراندا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی هێنری ڕیدوێڵ لە پاریسەوە.